رقم کوچای تنیایی سرم سودای هزار خمر رقم کوچای تنیایی سرم سودای هزار خمر چند هناسین سرد هل کشم بایدی تو یشتاکم یشتاکم یشتاکم
دەمن چی بکەم کە ناتوانم دەستەکانم بۆ گوڵبەرم دەمن چی بکەم کە ناتوانم دەستەکانم بۆ گوڵبەرم ئەوەی بەدڵ خۆشم بێت بێوەفایە بەران بەرم بەران بەرم بەران بەرم ئەیدا دەیدا 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 ئەم دەردە زۆر بێ دەرمانە خۆشەویستانم لە شارەکەی حەسەن زیرەکەوە لە شارە جوانەکەی بۆکانەوە زانە هونەری ڕەسەن بەو شێوەیە ئەم هونەرمەندە دیێرینە کە حسەی خاڵدار کە ئەندامی هاوکات ئەندامی فەخری ئەندامی شانازی کۆمەڵی هونەری میلی کوردستانە هەموو ساڵێک لە خۆشەویستی دڵسۆزی لە یادی سلێمانیە پاریش هەر لەگەڵمانە بوو پێرە لە چاخانی شعب و ئەم ساڵیش بەشداریەکە لە یادی دامەزانی کۆمەڵی هونەری میلی کوردستان و یادی شاری سلێمانی دامەزرانی شاری سلێمانی ڕۆژی دووشەمە لە کافتریەکی توری زەردەشتین بە یادی هەموو ساڵانی ڕابردووەوە هەمومان بەیەکەوە لێین من بە خێراتنیەکەم بە گەرمی دەمی خۆش بێت بزانە هونەرمەندی ڕەسەن لەو پەڕی کوێستانەوە بەستیەوە بە گەرمیانەوە کە و گۆرانیە هیچێکە لە میرۆدەکانی گەرمیان بەس کاسێن زۆر جوان ئەدای کرد دەمە خۆش ڕێز و خزمەت مێ بۆ کاگەزای خۆشەویست و
زەحمەت کێشانی ئەو بەرنامە لەخوای گەورە داواکەم بەرنامەکە ڕازاوە بێ دیارە کاکجێزا خزمەتێک گەورەی کردو و هەر ئەلحانی شارەت مەشغولی خزمەتە خواکای ئینشەڵڵا بەرنامەکانی هەر ڕازاوە بێ و ئێمەش قەدری کاکجێزا بزانین ئێمەش بە کاکجێزاوە بە کەسانەوەکیەوە دیارین مامۆستای من بە ناوی شاری سلێمانی شەوکەتەوە هەموو ساڵێک لە یادی سلێمانی بەشداری بە ناوی خەڵکی شاری سلێمانی شەوە حەقە بەخۆمە بەبێ کوڕیام شارم بە خێراتن دەکەم سپاس زۆر سپاس منیش هەمیشە وتومە خەڵکی سلێمانی منیان خۆشەیە بەڵام من بە عام بە دڵ خۆشمەوێ هەموو خەڵکی سلێمانی خۆشەوێ بە دێهات و بە هەر شوێنێکەوە لە حومی سلێمانی بێ خۆشمەوێ قوربانتم زۆر سپاس دەکەم خۆشەویستان هەر بم بۆ نێشەوە ڕۆژی سێشەمە بەرنمەیەک بۆ هونەرمەندە لاوە دەنگخۆشە کاکە سامان خەیاڵی ئەنجامەین هەر لێرە لە ڕادیۆی گەڕیان لە تەلەڤیزیۆنی گەڕیان ڕۆژی سێشەمە کاتژمێر 2 چاوەڕانمان بن لێرە بەرنمێکی زۆر جوانی بۆ بە ئەنجامەگەینین حەزەکەم ئێمە و ئێوە بێکەوە گوێتان لەو دەنگە خۆشە بێت ئەوش دیارە تەنها یەک کلیپی هەیە خۆتان نەزان کورد هونەرمەندی کورد لەم سەردەمەیە لەم هەموو نەهامەتی و قەیرانی کۆرۆنا و وەزعە بارودۆ خەتدارەیە خراپەی بەسەر هەموو کوردستاناتەوە بە ڕۆژهەڵات و ڕۆژاوە باشوور و باکوورەوە هەمووی ئەگەری شێبتوانم بێ بە هونەرمەند وەڵی زۆر سەختە لەبەرەوە من بە خێراتنی یەکەم لە شاری بانەی خۆشەویستەوە بەرنامە جوانەکەت زۆر سپاس بۆ هەموو لای ئینشەڵڵا هەراوە بەردەوام من و سەرکەوتوو من زۆر سپاسی هەموو لایەکم بەڕاستی دەستان خۆش هیوادارم کە هر يسيرا كيمن والله صل يا شيخ
هري يا أخي هري يا أخي ليم يا أخي وشيلانو قرد باخي هري دايا ليم قرد لسم صيري شوار باخي هري دايا ليم قرد لسم صيري شوار باخي لسم صيري شوار باخي سپاس بۆ کاکە سامان خەیاڵی ڕۆژی سێشەممە چاوەڕانمان بن کاژمێر دوو لێرە لە ڕادۆی گەڕان و تەلەڤیزیۆنی گەڕان ڕاستەوخۆ ئەمەوێت یەک شتێکتان پێ ڕابگەێنم هەر ئەمڕۆ یەکێک لە بێژەرە و پێشکەشکارە بەتوانەکانی رادیو و تەلەڤیزیۆنی گەڕان زۆر بەداخەوە هاشم چامخارای شاعیر گەیشتە بیلاڕوسیا ئەوش لەوەیە بۆ ناو ئەو خەمومینەتیە بۆی لەگەڵ کۆچە هەمومان هەڵقرچین یەکێک لەو هاوڕێ خۆشەویستانمان بەجێ هێشتین بۆ لەم دقەوە و پەیامنێرمانە لە بیلاڕوسیا لەگەڵ هەردوو هونەرمەندی ئەندامی خۆشەویستی کۆمەڵەکەمان بڕیارتەلانی و کاک ئارام شارەوانی هونەرمەند لێەوە لایڤمان بۆکەنەوە و دەقە بە دەقە و سات بە سات هەواڵەکانی کۆچبەرانمان لێەوە پێڕاگەێنن سلااو ڕێز بۆ ئێوە و بە هیوای کاتیش خۆ سپاس بۆ هەردوو میوانە خۆشەویستەکان سپاس بە کاگالان کاگرێباس کاگوران هەموو خۆشەویستان مادوو نەبن بەڵام ڕۆبوونێک بەتی سێ ئەنداممان گەشتە بیلاڕوسیا